بله امی لسلیمانی برای خوابدن ولاتی بریتانیا و لویجی برایز عمر صالح چالاکوانه که کرده کل بریتانیا دجی امی بخوازن لسر او ورگرتنا او کیسا شیروانی گهان آلین پیوندیدار و پارلمان بریتانیا برایز عمر صالح تو بخیر هاتی سر چاوه من از دخوازم بسیار امیا دسپیک اوه و چوان بزاف ده هول دا و کیسه با اوه که ریک و پیک بگهینن گوه آلین پیوندیدار ین بریتانیا و یه چاوه کرم که والله سپاس بۆ ئەم دەرفەتە ئێمە وەک چالاکوادان لە وڵاتی بەریتانیا وەک ڕێکخراوی داکۆکە زیاتر داکۆکی لە مافی مرۆڤ بوو بە تایبەتی ڕۆژنامەنووسان و ئازادیخوازانەکەین هەڵمەتێکی گەورەمان دەست پێ کرد بۆ ناردنی پەیامی ناڕەزایەتی خۆمان وەک چالاکوان و وەک ئەندامانی ڕێکخراو و ئەوانەی کە لەم وڵاتە ئازادی خوازن لەسەر پەیامەکەمانەوە ڕۆکەتی ئەو بوو کە داوامان کرد لە وڵاتی بەریتانیا لە ڕێگەی پەرلەمانەوە قەیسی شێروانی و هاوڕێکانی بە دواداچوونی وردی بۆ بکرێ بۆ ئەوەی دیدی ئەو هاوڕێکانی و ئەوانەی وەک ئەو ئازادی خوازن لە بەردەم دادگایەکی نادادپەروەرانەدا دادگایی نەکرێت. بله او وردکاری هورگلی و ناوروکا وان کیسا رونشن دادگاه حریم کردستان به تابعیتی باجار حولیری سر کیسا شیروانی چوان دستی و کفت با هوایی که همو هوردکاریان دان بر چاوین پارلمانتارین بریتانیا. بله طبعا کاتێک کە هەڵمەتەکەمان دەست پێ کرد بۆ ناردنی پەیامەکانمان بۆ پەرلەمانتارانی ئەم وڵاتە هەر کەسو لە ناوچەکەی خۆیەوە خۆشبەختانە زۆر سوپاسیان کردین بۆ پەیامەکان و ئەوان پێش ئێمە کەوتن پێیان وتین بڵێ ئاگامان لە ئەو کەیسە هەیە و عێراق و هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر دیگەرانی خۆیان دەربڕی لە بەرامبەر ئەو دادپەروەری کە بەرامبەر بە کەیسی شێروانی هەیە و وتیان ئێمە ئاگامان لەم ڕووداوە هەیە نیگەرانین لێی تەنانەت داوایان کرد کە ڕوونکردنەوەی زیاتر لەسەر بابەتە بدرێ بۆ ئەوەی سەرۆکوەزیرانی بەریتانیا ئاگادار بکەنەوە وەڵامیان بەتایبەت کە من بە پەیامێکم بۆ ناردن یەکێک لە پەرلەمانتارانی ناوچەکەی خۆم بەڕێز جەیمز دەیلی بە ڕاشکراوی وتی کە ئێمە ئەم پەیامە ئەگەینە وەزارەتی ناوخۆی وڵاتەکەمان و تەنانەت کۆنسوڵگەری بەریتانیا لە هەولێر و لە بەغدا ئاگادارەکەینەوە. بله هون چه قاس گشبینن کو او یک او بزاو هوادانا و یک کارتکرن و باندورا که ارینی لسر ریجه یا آزادی را در برین لحریم کردستانی هبه بله بتایچی دوان براشکاوانه بر ایمان وتوه که ایما اگامان لیه که روشی آزادی را در برین لحرمی کردستان لبردم مترسی دا و چندین روزنامه نووس و خەڵکی ئازادی خواست کە کەسانێک ئەگەر بە قەڵەمێکی ڕاست نووسی بێتیان ڕوبەڕووی هەڕەشە یا کوشتن یا گرتن و لێدان بوونەتەوە بەڕاستیدا ئەوان وتیان ئێمە راپۆرتمان لەبەردەسایە کە عێراق و هەرێمی کوردستان لەبەردەم ئەم مەترسیایە بەتایبەت بۆ ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان. بله و او آخفتن گهانده پارلمانتارین بریتانیا گلو برتکاوان عکس العمل آوان چه بوکو گلو یه بکارن چه بکن؟ دوو هەنگاو یەکەم ئەوەیە کە سەرۆکوەزیران و ئەنجومەنی وەزیرانی خۆیان لێرە ئاگادارەکەنەوە لەسەر ئەم کەیس و بابەتە دوو هەمیشان هەر لە ڕێگەی حکوومەتی بەریتانیا خۆیانەوە ئەم پەیامانەی ئێمەی ئازادیخواز و چالاکوان لە وڵاتی بەریتانیا بیگەینین بە کۆنسوڵخانەکانیان لە عێراق و لە هەولێر بەڵێنی ئەویان پێداوین کە بەوردی بە دواداچوون بۆ ئەم بابەتە. بله خبات و یه بردام هوا یه بدوما یان جهر لسر به کیسه یه راوسته نەخێر خەباتی ئێمە لە هەر کوێ نادادیەک هەبێ زوڵمێک هەبێ بەرامبەر بە گەلی خۆمان نیشتیمانی خۆمان و بەرامبەر بە ئازادی خوازان و قەڵەم بەدەستان و ڕۆژنامەنووسان بەتاکید ئێمە لە وڵاتێکی ئازادین ئەتوانین دەنگ بەرزکەینەوە ئەتوانین پەیامی خۆمان بگەێنی لەم چەند ڕۆژەی داهاتووە بە نزیکترین کات ئێمە ئیدانەی ئەو هێرشانە ئەەکەین کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە لە ڕێگەی درۆن و هێرشەکانی تورکیاوە ئەمە نیشانەی ئەوەیە کە
ئێمەی ئازادی خواز ئێمە وەک ڕێکخراوی داپۆ ئەوانەشی کە چالاکوانن لەگەڵمانە لە ڕاستیدا بۆ دژایەتیکردنی هیچ حیزب و لایەنێکی سیاسی دروست نەبووین بەڵکو بۆ دژایەتیکردنی هەر ناعەدالەتیەک هەر زوڵێک کە لە بەرامبەر بە ملەتی خۆمان و خەڵکی ئازادی خوازا بکرێت دەنگ بەرزەکەینەوە و ئەم چالاکیانەمان نیشانەی ئەوەیە کە ئێمە ئەڵێن بە تورکیا ئەڵێن لە بەردەم کۆنسوڵخانەکانیانە پیان ئەڵێن کە ئێمەی کورد نامانەوێت چیدی لە بەردەم ڕەحمی درۆنەکانتان نابین ئێمەش دەنگ بەرزەکەینەوە پەیامەکانمان نەگەێنین تا چەندێک بتوانین تا چەندێک سنووری توانە و دەسەڵاتمان بێ هەر ئەوەندە توانین کە دەنگی ئازادانەی خۆمان بەرزکەینەوە. بله گلک سپاس جبوی برز عمر صالح چالاکوان کل ولات بریتانیا دگل مدابو